ڕاگەیاندنی هاوبەشی حیزب و لایەنە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بۆ مانگرتنی گشتی لە ڕۆژی چوارشەممە 3 ڕێبەندانی 1403 هەتاویدا. کۆمەڵانی خەڵکی ئازادیخوازی کوردستان لە بارودۆخێکدا کە گرانی و بێکاری و نەداری و دەیان کێشە و گرفتی ئابووری، خزمەتگوزاری و نەبوونی هەر چەشنە ئازادیەکی سیاسی بەربینگیان بە کۆمەلگای کوردستان و ئێران گرتووە. ڕژیمی ئێران لە بری وەڵامدانەوە بەویست و داخوازیەکانی جەماوەر شمشێری لە دژی زیندانیانی سیاسی لە ڕوو بەستووە و حکمی لە سێدارەدانی بۆ دەیان تێکۆشەری سیاسی لە کوردستان و سەراسەری ئێران دەرکردووە. لەم پەیوەندیەدا و بەتایبەت بەهۆی مەترسی لە سێدارەدرانی پەخشان عەزیزی و ریشە مرادی پێویستە هەنگاوی خێرا و بەپەلە هەڵگیردرێت لە پێنا و ڕزگارکردنیان لە پەتی سێدارە. یەکێک لەم هەنگاوانەش بریتیە لە بەڕێوەچوونی مانگرتنێکی گشتی لە کوردستان. مانگرتنی گشتی و جەماوەری لە کوردستان بەردەوام وەک ڕێکارێکی بەرەنگاری مەدەنی لە کاتە هەستیارەکاندا بۆتە نەریتێکی جێکەوتوو لە کۆمەڵگەی پێشکەوتووی کوردستاندا. ئەمڕۆ کە لە بەردەم یەکێک لەو کاتە مێژوویانەداین، پێویستە ئیرادەی جەماوەری لە بزوتنەوەیەکی شایستەدا خۆی نیشان بداتەوە بۆ ئەوەی پێش بە تراژدیایەکی دیکە بگرێت و گیانی کۆمەڵێک مرۆڤ کە هیچ کردارێکیان جگە لە خۆشەویستی خەڵک و خەبات لە پێنا و ئازادی و یەکسانیدا نەبووە لە پەتی سێدارە ڕزگار بکات. بێگومان ئەو یەکگرتوویەی جەماوەر کە لە شێوازێکی مەدەنی و ئاشتیانەدا خۆی دەنوێنێت دەتوانێت جارێکی دیکە هەروەک چۆن لە شۆڕشی ژن ژیان ئازادیدا کوردستان خاوەنی پەیامی خەبات و خۆڕاگری بۆ هەموو کۆمەڵانی خەڵک لە سەرتاسەری ئێران بوو دووپات ببێتەوە. ئەم حرەکەتە لە هەمان کاتدا بەدەنگەوە هاتنێکە بۆ ئەو زیندانیە سیاسیە تێکۆشەرانەی هەموو ڕۆژانی سێشەمەیەک لە زیاتر لە 30 زیندانی ئێران بە مانگرتنی بوێرانەی خۆیان درشتمی نابۆ لە سێدارەدان بەرز دەکەنەوە. ئێمە و ئەو حیزب و لایەنە سیاسیانەی کە ناومان لەم ڕاگەیەندراوە هاوبەشەدا هاتووە، داوا لە هەموو جەماوەری تێکۆشەری کوردستان دەکەین کە ڕۆژی چوارشەممە 3 مانگی ڕێبەندان لە هەموو کوردستان لە مانگرتنێکی گشتی لە دژی حکمی لە سێدارەدانی ڕۆڵەکانمان بەشدار بن و هەروەها سەرجەم ناوەندەکانی کار، بازاڕ و خوێندن دابەخێن. بەم جۆرە هێزی یەکگرتووی جەماوەر لە پێنا و دابینبوونی ئامانجی سیاسی و ئینسانی خێرادا نیشان بدرێتەوە. ئەم هەنگاوە پێشگیرانەیە دەرفەتێکە بۆ ڕزگارکردنی گیانی مرۆڤەکان و لە هەمان کاتدا ڕێگریکردنێکە لە تازیەباربوونی زیاتری بنەماڵەکان. باجارێکی دیکە نیشانی بدەینەوە کە کوردستان لە بەرامبەر هەر حکم گەلێکی نامرۆڤانەدا بێدەنگ نابێ و هەڵوێستی دەبێت. بژی یەکگرتووی و یەکدەنگی جەماوەری لە کوردستان ڕێکەوتی 30 بەفرامباری 1403 هەتاوی بەرامبەر بە ژانڤیەی 2025 زاینی. پارتی ئازادی کوردستان، پارتی ژیانی ئازادی کوردستان پژاک، کۆمەڵەی شۆڕژگەڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێران، حیزبی دێموکراتی کوردستانی ئێران، کۆمەڵەی زەحمەتکێشانی کوردستان، کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمۆنیستی ئێران.